ئەمڕۆ لەم یادە مەزنەدا هەمومان پێکەوە دەست لەسەر سنگمان بۆ ڕۆحی پاکی شەهید گەرمیان و سەرجەم شەهیدانی ئازادی قەڵەم ئازادی نیشتیمان ساتێک بە بێدەنجی بە پێوە ڕادەوەستین. زۆر سپاس فەرموویان. شهید گرمیان ای شهیدی شورشی برسی و بیدادی، شهید گرمیان ای شهیدی همو گرمیانیکان، شهید گرمیان ای شهیدی پایتختی شهیدان، شهید گرمیان ای شهیدی غدر نکراو، ای شهیدی بناحق خیر رجاو، شهید گرمیان ای پپول خێناوێکی نیشتیمان، شهید گرمیان ئەمڕۆ تەمەنت دەبێت بە 21 ساڵ، ئەمڕۆ 11 ساڵە تۆ دووری لە دایک و باوک و خوشک و براوماڵ. شەهید گەرمیان من دەزانم ئێستا دایک خۆزگەی دەخواست ئەمڕۆ ئاهەنگی هاوسەرگیریت وایە نەک مەراسیمی شیر و گریان بۆ جگەرگۆشەیەکی پەپوو لە ئاسای نیشتیمان. ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ دەیەمین ساڵیادی شەهید گەرمیان شەهیدی بەناحەق خوێن ڕژاو. ئامادەبوانی بەڕێز شەهید گەرمیان بۆ تەمەنە منیاڵەیەوە خوریای زۆری هەبوو بۆ تۆپی پێ. ئەگەر پارتی و بنەماڵەی بەرزانی پیاوکوژەکانی بەردەم لە قینۆزدا شەهیدیان نەکردایە، ئەشێ گەرمیان یاریەزانێک وایە لەم یاریزانانەی کە ئێستا یاری دەکەن. ئامادەبوانی بەڕێز هاوشاریانی خۆشەویست، بە دووری مەگرن شەهید گەرمیان یەکێک دەبوو لەم هاوڕێیانەی کە ئێستا لێرە دەبن، هاوڕێیان کە سوکاری شەهیدانی هەردەی شوڵات. ئێستا بۆ بەرەنگباربوونەوەی تند و تویژی دژی ناعەدالەتی و گەندەڵی خۆپیشاندان دەکرێت. داوای توبان و ژیانی خۆیان دەکەن، بەڵام ئەوان لەولەی تفەنگەکانیان میلیشیا ئاسا ڕووەکەنە ڕۆڵەکانی ئێمە و شەهیدیانەکەن. هەڵبەتە ڕۆژگارێکە شەهید گەرمیان تێیدا شەهید بوو، ڕۆژگارێکە خۆپیشاندەرانی هەردەی شوڵات داوای مافەکانیان دەکرد. زیاتر کێشەی ئازادیمان هەبوو، بۆ پرسی ئازادی ئەوان داوای مافی ڕەوا و ڕای ئازاد و ڕای ڕادەربڕینی ئازادیان دەکرد. بەڵام بەداخەوە لەبری وەڵامدانەوەی خوێنی ئەو شەهیدانە، لەبری وەڵامدانەوەی داواکاریەکانی گەل هاتن قوتی هاوڵاتیانیشان بڕی بۆ ئەوەی ئیدی داوای ئازادی دەکەین. بەڵام خۆشبەختانە کاروانی ئەم تێکۆشەرانەوە ئەم شەهیدانە بەردەوامە و لە ڕۆژانی ڕابردووش بینیمان پۆلێکی تر لە گەنجەکانمان بوون بە قوربانی داواکردنی مافڕەواکانی هەمومان. ئەمڕۆ عەقڵیەتێکی کە مامەڕیشەی شەهید کرد، عەقڵیەتێکی کە شەهید گەرمیان و شەهیدانی دیکە و شەهید ئادەم یەحیای شەهید کرد، هەمان عەقڵیەتە، هەمان ئەو عەقڵیەتەیە کە لە بادیناندا ڕۆژنامەنووسان و چالاکوانانی ئازادی خوازان مرۆڤە جوانەکانی لەبەری هەولێر و بادینان دەخاتە زیندانەکان و بە خودی یاسا پێشێکاری یاسا دەکات. شەڕەفێکی گەورەیە مەڵبەزانی زیندانەکانی بادینان شەهید گەرمیان و شەهیدەکانی قەڵەمەند و شەهیدەکانی هەردەی شوڵات و شەهیدەکانی کوردستان لە بینەوە ئازادیە لە بینەوە مافی خەڵک شەهید فیداییەتیە.